سعدی جانەکە ئەرێ ئەڵێم ئەم ماڵە زۆر پیسە بۆ یەکێنایانی پاکی کاتەوە خۆ بەخوا ناتوانم دەست خەمە ئاوی گرم و ساردەوە ئەمیری داکت ئەمیری داکە با خزمەتت بکاتم هەتا منداڵەکە لەدایک دەبی ئەمیرە یعنی دایکم خزمەتکاری منە دایشە ماڵە پاکاتەوە بە تاک دەبی منداڵی خۆی خۆش بێتن ئەو دێتە ئەو مارێ نییە بەس خواردنی دەخۆ ئیشە چی داکات سعدی ئێرە شتێک بەری دڵم بە ڕەنگی ئەو قەنەفانە تێکەڵێت ئەی بۆ نەیگۆڕین کچی هێشتا مانگەکە مانگە چێڕات و دڵت بۆی تێک چوو دڵت بۆی ئەو بۆ خۆ عەفکە خۆ زۆر بەناز کردیە یعنی تۆ نابێ نازم هەڵبگری لەو کاتانەیە بابە لەبەر دڵی من بڵێ گۆڕم کاکە تێی گۆڕمە سەر چاو کەس منداڵی نەبوو ئەتوو دەبێ سعدی بەڵێ. برسیمە ئەی هەوە 5 دقە نابێت و نان خواردیە ئێ مناڵەکە داوایەکە خۆ من نیم تۆش ئەوەی باس منداڵ داوای دەکا منداڵی غەریب تو زانی لا حول ولا ئەوە ڕەزیل بووی ولا بابا ڕەزیل نیمە ئەمە لە بە خۆت بە ئەو هۆمبەی بخۆی ئاخر والله نابینیە قەڵەو دەبی ناشرین نای خۆم وازی لێ بێنە قەیدنە قەیدنە بەسەر چ دەخۆی پیتزا بەرگر 2 کۆلاشم بۆ داواکە لەگەڵ مریشکێکی پرشابیشە بەس بزانم تو یەک منداڵت دەبیان 12 منداڵت دەبی بۆ مشتە لە بۆ چییە حەزم لێتی چی بکەم داوایەکە بەڕاستە داوای بکەم نایخۆم بەس شتێکم بیرکەوتەوە هەوکە ئێستا نا داوای مەکە نامەوێت بەس ئەگەر دەرێ لۆ داوا دەکەم نامەوێ نا بەس حەزم چۆتە شتێکی تر وڵی ئەوم بیتی سەوزە بوو خۆی حەزم چۆتە ڕێواز بێزووی پێواکەم بەس خۆم نی مناڵەکەیە ڕێواز چی بۆ هاوینە ڕێوازی لە چێندری لۆتە پێیا بکەم بێزوو بەشتی ئەمتیکە دەگری ڕێواز دوومان هەیە ماڵ داوا بێ خێستا ڕێواز لە چی لۆتە پێیا بکەم ئێتە حەزم لێتی مناڵەکە داواکە وڵی نازام لە شوێنە پێیکە کوری بابا منداڵە غەریبە والله دیاگای لە هیچ نییە لەو گۆڕی بوختان بۆ منداڵی دەکەیت سعدی تۆش ئەرێ شتێکی تر توێنێ سەیری موبایلەکەم مەکرد ئاوا لە ئەنستگرامەکەڕام لە چیم بینی ستافێکەیە ئاوا بۆ ڕۆژی ئەوەی کە دیارە کا مناڵەکە چییە و کوڕەیە کچە هەمان من و تۆ نازانین ئاوا شوێنەکە بۆ ڕازێنەوە میزەڵان و کێک و ڕەکەزی مناڵەکە دیارەکە اینجا من و تۆش خۆمانە گۆڕین کامێرایە تەسویرمانەکە لە ئەنستگرام بڵاوە بین و ڕەکەزی مناڵەکەمان دیارەکەین بۆ تووشێتی چێ ستاف و متافی لە من مەگەینە چی ئەوانە ڕستمی بڵاو دەکات و ئەو کاتی نوارێت ئەو زەلامە لەگەڵ ژنێت چ دەکاتن ئەو کاتی دەرێن سعدی دیارە ژنی هینایەک چاوەکەم ئێشتە پارەی زیاتر بەبا بڵاوی نەکەنەوە پێیانە گورە بابە لەوێن دەرێگە نەفەرەکەمی ناسی دەستعدی خۆشە بۆ مناڵەکەمانە بێ یادگاریەکی جوانەڵێ هەدایک و باوکم چیان بۆ کردو لێستا و فەلی ئەو منداڵی تێکمەدا چی والله ژنی پێشتری نییە 12 منداڵیان دەبوو بەدیعەی داکەم 12 منداڵی بوونیە باوەڕ بکە بێزی نییە بە زیخ و کورە بە قوم و بە چگل و بە گەچ و باوانی دەکرد پڕی کۆرانی بوو کەسی مالی نەدەکات لە کۆرانی ئەوەی چاوەکەم ئەو تۆ بچیتە منە بێ هەفتەکەی تر بچم بۆ لای دکتۆر جەدوەلی خواردنیشم بۆ بنووسێ بۆی مناڵەکەم بە تەندروست لەدایک بێ ئەی چی شتێکت پێ بدێم ئەگە بە تەمای ئەوەی ستاف متافی بگرین شتی وا ناکەم